ماوەی زیاتر لە 6 مانگە ئەنجومەنی پارێزگای سلێمانی کۆنەبۆتەوە و ئەندامێکی ئەنجومەنی پارێزگای سلێمانی دەڵێت هۆکارەکەی بەهۆی لاوازی دەستەی سەرۆکاتی ئەنجومەنە کە نەیتوانیوە لەسەر پرسە گرنگەکان کۆب بێتەوە. ماوەی زیاتر لە 6 مانگە ئەنجومەنی پارێزگای سلێمانی کۆبوونەوەی ئەنجام نەداوە و بەپێی پەیڕەوی ناوخۆ نابێت کۆبوونەوەکانی ئەنجومەن ئەوەندە دواب بکەوێت. لە کاتێکدا بە پێچەوانەوە دەبوو لەسەر هەر پرسە گرنگ و زەڕورەکانی ژیانی هاوڵاتیان کە لە سنووری پارێزگای سلێمانی ڕوودەدات ئەنجومەنی پارێزگای سلێمانی کۆبوونەوەی خۆی بکردایە و قسەی خۆی هەبوایە و بڕیاری خۆی دەربکردایە بەڵکو بەداخەوە ئەنجومەنی پارێزگا نەیتوانی ئەم کارە بکات لە کاتێکدا هۆکارەکەشی ئەوەی کە من ئاگداری بم لە دوو هۆکار زیاتر بەدەر نییە یەکێک بەشێکی دەگەڕێتەوە بۆ سستی و لاوازی دەستەی سەرۆکاتی ئەنجومەنی پارێزگای سلێمانی کە نەیتوانیوە کۆبوونەوەکان ئیدامە پێبدات و گرنگیان پێبدات لە کاتێکدا چەندەها مۆزوعمان هەیە تایبەتە بە پارێزگای سلێمانیەوە و واژۆی پێویستی لەلایەن ئەندامانی ئەنجومەنی پارێزگاوە بۆ کۆکراوەتەوە بخرێتە ناو ئەجێدای کۆبوونەوە بەڵکو بەداخەوە ئەمە نەکراوە و بەشێکی سەرەکیشی دەگەڕێتەوە بۆ ئەوەی کە لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستانەوە ئەنجومەنی پارێزگاکان فەک خراون و قەرارەکانیان جێبەجێ ناکرێت چونکە ئێمە لە ماوەی ڕابردوودا چەندین قەرارمان داوە لە ناو ئەنجومەنی پارێزگا بچێتە بواری جێبەجێکردنەوە بەڵام لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستانەوە پەک خراوە ئیفلیش کراوە کاکراوە بۆ ئەوەی کە بڕیارەکانی ئەنجومەنی پارێزگا نەچێتە بواری جێبەجێکردنەوە. پێشتر بەپێی پەیڕەوی ناوخۆی ئەنجومەنی پارێزگا پێویست بوو لە هەفتەی ڕۆژێکدا ئەنجومەنی پارێزگای سلێمانی کۆبوونەوە ئەنجام بدات بەڵام دوای هەموارکردنەوەی پەیڕەوی ناوخۆ یەکێک لەم خاڵانەی دەستکاری کرا بڕگەی کۆبوونەوەی هەفتانەی ئەنجومەن بوو. ئێستا ئەنجومەن تەنها لەم کاتانەدا کۆ دەبێتەوە کە بابەتێکی گرنگ دێتە پێش ئەوەش لە کاتێکدا دەیان بابەتی گرنگ هەبووە لە ماوەی ئەم 6 مانگەدا و ئەنجومەن کۆبوونەوەی ئەنجام نەداوە. دوو تێڕوانین هەیە بۆچوونێکیان پێی وایە کە کۆبوونەوەکانی ئەنجومەن تەنها بۆ ئەو بڕیار و دەرکردنی بڕیاریان ئەو ڕێنمایە لۆکاڵیانەیە کە پەیوەندی یعنی بەگشتی سنوورەکەی سنووری پارێزگای جوگرافی پارێزگای سلێمانیەوە هەیە بۆچوونێکیش پێی وایە ئەکرێت ئەو لیژنە هەمیشەیەکانی ئەنجومەن کە بەردەوامی لە ئیشان بەردەوامی کۆنووسیان هەیە ڕاستپاردەیان هەیە پێشنیاریان هەیە ئەمانە ئەم کۆنووس و ڕاستپاردە و پێشنیارانە بێتە ناو کۆبوونەوەی ئەنجومان سەرەتا لەوێ پەسەند بکرێ دوجار ئاراستە بکرێ بەڵام دەستی سەرۆکایەتی زۆربەی ئەو کۆبوونەوە ئەو کۆنووسانە ئەو پرۆژانە لە ڕێگەی نووسراوی فەرمی ئەنجومەنی پارێزگای سلێمانی و ئاراستەی وەزارەت و حتا ئەنجومەنی وەزیران و دەستگا معنیەکانەکە من بۆ چۆنی منیش پێم وایە یعنی ئەمە پێویستی بەوە هەیە دەستی سەرۆکایەتی خوێندنەوەیکی تری بۆ بکات سەر لە نوێ ڕێخستنەوەی بکاتەوە بۆ کاروباری ئەنجومەن ووا باشترە بەشێکی زۆری لەو ئیش و چالاکیانە یعنی بە بەردەوامی ئێمە بەنمونە بەشێک لە لیژنەکان ئێمە لە لیژنی پلان و پرۆژەکان لیژنی شارەوانی مەسەلەن زۆر پرۆژەی گرنگمان هەیە پێشنیارمان هەیە ڕاستپاردەمان هەبوو بۆ حکوومەت بۆ کۆمپانیاکان بۆ لایەنە پەیوەندیدارەکان باشترە بەشێک لەم چالاکیانە کە گرنگی ئەو تویان هەیە بهێنرێتە ناو کۆبوونەوەی ئەنجومەن پەسەند بکرێ. کۆبوونەوەکانی ئەنجومەنی پارێزگای سلێمانی بۆ بەدەواداچوون و چاودێریکردنی کارەکانی سنووری پارێزگاکانە لێکۆڵینەوە بەدەواداچوون لە پرۆژەکان دەکات. هاوشێوەی پەرلەمان دەبێت چاودێرێکی ورد بێت بەسەر پارێزگاکانەوە بەڵام ئەندامانی ئەنجومەنی پارێزگای سلێمانی گلەی لە ئەدای سەرۆکاتی ئەنجومەن دەکەن بەوەی نەیتوانیوە ڕۆڵی کاریگەریان هەبێت. ڕامیار عوسمان، کەناڵی پێام، سلێمانی.